سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین. ساڵێک زیاتر بەسەرکردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران تێئەپەڕێت کە یەکێک بوو لە خواست و داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. بزانین لە ماوەی ئەم ساڵە دەستکەوتەکانی ئەو بەڕێوەبەرایەتیە خۆی لە چی ئەبینێتەوە، ئامادەکاریەکان بۆ تاقیکردنەوەکان و بە کۆتە هاتنی وەرزیەکەمی خوێندن لەو سنوورە بەچی گەیشتووە، قسەکردن لەسەر نۆژەنکردنەوە و دروستکردنی باڵەخانەی تازە بۆ قوتابخانەکان، هەروەها لیستی مامۆستایانی وانەبێژیش کە داواکاریەکی زۆری مامۆستایانی وانەبێژی لەسەر بزانین کارەکانی پێکەنانی ئەو لیژنەیە بەکوێ گەیشتووە بۆ وەڵامی ئەو پرسیارانە بەڕێز مامۆستا ئەکارە ئیلیشاکیۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران بە سوپاسەوە لەگەڵمان دەبێت لەم دیدارە. مامۆستا سڵاوتان لێبێت. ئەگەر پێمان بڵێ ساڵێک و مانگێک بەسەرکردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران تێئەپەڕێ، چیتان کردووە بۆ کەرتی پەروەردە لە ئیدارەی سۆران؟ سەرەتا بەخێر بی، سڵاو لە بینەران و بیسەرانی زاری کرمانجی، بەیانی هەمولایەکتان باش. طبعاً دوای کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران لە 11/11/2022 بەندە دەست بەکار بوو. ئیتر دەستمان بە هەوڵ و هیمەتەکانی خۆمان کرد بۆ ئەوەی کەرتی پەروەردە بەرەو باشتر ببین. لەو ماوەیەدا سوپاس بۆخوا گۆڕانکاری باش ڕوویدایە، تعمیراتی باش کرایە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران، مامۆستای باش وەکو بڵێن ڕاهێنان و ئەویان پێکرایە، بۆیە هەوڵ دەدەین لە هەموو دەرفەتەکان سوود بە کەرتی پەروەردە بگەینین ئینشاڵڵا. باشە، لە بواری نۆژەنکردنەوە باس لەوە کرد. ئەو نۆژەنکردنەوەانە هەر جارێوەکو بڕیار دەرچوونیا کاریان تێدا لە کردێرە قوتابخانەکان؟ طبعاً تایبەت بە نۆژەنکردنەوە فترە بۆ فترەیە، یعنی هەر ڕەزامەندیەک کاتێک دەگەڕێتەوە. بۆیە بەپێی ئەو داتایانەی کە لەبەر دەستە لە دوای ینی هاتنەکای بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بۆ هەر چوار پەروەردەی کە وەکو بڵێن ئایدی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران نزیکەی ملیارێک و نیو زیاتر پارە هاتیتە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران و قوتابخانەکانی پێنۆژەن کرایتەوە. ئەوجا ئەوەیان حەسەب پەروەردەی وەکو بڵێن هەر پەروەردەیەک حەسەب زۆری عادەدی قوتابخانەکان و پێداویستیەکانی زیاتر بەڕاستی. لە ئێستادا هیچ ڕەزامەندیەک هاتوۆتەوە بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەی زیاتر، چونکە بەپێی بەدواداچوونەکانی ئێمەش وەکو زاری کرمانجی زۆربەی قوتابخانەکان پێویستیان بەکاری نۆژەنکردنەوە هەیە. طبعاً دوای سەردانی بەڕێز ئومێد سەباح بۆ ئیدارەی سربەخۆی سۆران لە ڕای بەڕێز کاک هەڵگۆردی شێخ نەجیب داواکاریەک وەکو لەگەڵ بەندە داواکاریەکمان لێ کرد کە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران قوتابخانەکانی وەکو پێویست نینە. بۆیە بە سوپاسەوە بەڕێزیان بە هەوڵ و ماندووبوونی کاک هەڵگۆرد طبعاً ڕەزامەندی 3 ملیار دیناریدا ئێستا قوتابخانەکان ئەوانەی کە سەرخۆڵن لەگەڵ ئەوانەی کە کابینەنە ڕەزامەندیان گەڕایتەوە ئیشاڵڵا لە نزیکترین دەرفەتدا دەست بە ئەو پرۆسەیە دەکەین بە تەدریجی ئیشاڵڵا. ئێستا خەریکە بڵێن وەرزی یەکەمی خوێندن بە کۆتا دێ، ئەتانەوێت لەگەڵ ئەو پشوەیە دەست بە و کاری نۆژەنکردنەوەی بکەن یا ئەکەوێتە پشووی بەهارە؟ نانە ئەو عیلاقەی بە مۆزوعەکەیدا نییە. طبعاً وەزارەتی دارایی ساڵانە لە کۆتایی ساڵ خەرجیەکانی خۆی ڕادەگریتن، بۆیە ئیشاڵڵا هەرکە وەزارەتی دارایی خەرجیەکان دەستی پێکردەوە پارەکە ڕەزامەندی هاتەوە موافقات هەر هەموو هەیە و ناوی قوتابخانەکان و دەرخستەکان حازرە سلفەیەکی پارە وەردەگرین و دەستیان پێ دەکەین. ئێستا گەرمادام وردەکاریەکان لای جەنابتە، ئەکرێ بڵێن لە سنووری هەر پەروەردەیەک چەند قوتابخانەی سەرخۆڵ هەیە، چەندی لە کابینەدا هەیە ئەو وردەکاریانە؟ طبعاً مەوزوعی قوتابخانەی سەرخۆڵ زیاتریان بەڕاستی پشتی شێرەکە بەبەر پەروەردەی سۆران دەکەویتن و لە ناو پەروەردەی سۆرانش مانتیقەی سیدەکانمان هەیە. لۆیە ئەمە وعد بە خەڵکی خۆمان دەدەین بۆ ساڵی خوێندنی 2024-25 هیچ قوتابخانەیەکی سەرخۆڵمان نامینیتن و هیچ قوتابخانێکشمان نامینیتن کە لە کابینەدا بێت. ئیسقەڵا زۆر داوە ئەکە هەر لە نێو سنتەری قەزای ناوەندی سۆرانە لەو دەرخستەیە ئەوان تێدانە بۆ ئەوەی لە کابینە قوتابخانەی ئیسقەڵا لەنا ئەو دەرخستەیەدا نییە بەڕاستی، وەکو ئەنجومەنی وەزیران وەکو کاک هەڵگۆرد وەکو ئیدارەی سربەخۆی سۆران چ وەزارەتی پەروەردە لە هەوڵداین قوتابخانەی ئیسقەڵا بە گوژمەیەکی تایبەت لە بۆی دەکرێتن، چونکە قوتابخانەیەکی گەورەی 24 پۆلی دەبیتن یان 18 پۆلی بەڕاستی. جگە لە نۆژەنکردنەوە بڕیاری دروستکردنی باڵەخانەی تازەی قوتابخانەکان و باخچەکان هەیە، چونکە دەمێکە باڵەخانەی نوێ دروست نەکراوە. طبعاً ینی ئەو 3 ملیارە لە بۆ قوتابخانە دروستکردنە، ینی ئەوانە لە زمانی نۆژەنکردنەوە نییە، هەر هەمویان 6 پۆلی ئەوانە ینی
عیلاقیان بە نۆژەنکردنەوەی نییە گوژمەی لۆژەنکردنەوە شتێکە و نژمەی دروستکردنی شتێکی ترە. داات ئەو ئامارێکتان کۆکردۆ تۆ بزانین لە کوێ زیاتر پێویست بە دروستکردنی قوتابخانە هەیە لە هەر هەموو داتاکانمان لەبەردەستە بەشی بیناسازی هەموو دەرخستەکانی حاضر کردیا هەر هەموو کارەکانیش کراینا ئیشەڵا لە نزیکترین دەرفەت دەستیان پێ دەکەین و بە پرۆسەیەکی زۆر بەقوەتی. ینی ئەو 3 ملیارە جیاوازە لە نۆژەنکردنەوەی قوتابخانەکە زەبت ئەوەی نۆژەنکردنەوە ئەمە ئەو ساڵە لەوانەیە ملیارێک و نیو ئەگەر زیاتر نەبی کەمتر نۆژەنمان کردیتەوە قوتابخانەکانی هەر چوار پەروەردەی ینی لای خۆمان بەڵام ئەوەی کە ئەم باسی دەکەمی 3 ملیارەکە دروستکردنی بیناییە ینی نەکەوە. باشە ماوەساکارە زۆر جار هەندێک قوتابخانە نۆژە نەکرێتەوە بەڵام ڕنگ بێ بەو نۆژەنکردنەوەی سوودێکی ئەوتۆی پێنەکە باشترنی ئەو قوتابخانەی لە نوێ دروست بکرێتەوە. ئەزانی کاک محەممەد ئەگەر وەزعی دارایی حکوومەتی هەرێم لە بەرچاو بگیرێتن باوەڕ دەکەی ئەگەر نا حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەت بە تایبەتی و وەزیری پەروەردە و کاکەڵگۆردیش بۆکو بڵێن بە تایبەتی تر زۆر لەگەڵ پرۆسەی پەروەردە هاوخەمن بەڕاستی ینی هەوڵ دەدرێتن کە قوتابخانەکان نوێ بکرێنەوە ینی هەوڵ بدرێتن لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانیە لەگەڵ کۆمپانیای ڤژنە بەڕاستی ئەو سوپاسی هەردووچیان دەکەین کە لە کەرتی پەروەردە زۆر هاوکارمان دەبن. ئێستا دوو قوتابخانە دەستگای خێرخوازی بارزانی لە منتیقەی سیدەکان دروست دەکاتن بە سوپاسەوە کۆمەڵی قوتابخانەی بۆ نۆژەن کردینەوە. ئێستا بەرنمەیان هەیە قوتابخانەی چینۆپۆلی تریشمان لە بۆ دروست بکەن بۆیە هەوڵ داین لەگەڵ خواپەیداوان لەگەڵ دەستگای خێرخوازیەکان لەگەڵ ڕێکخراوەنەی و دەوڵەتیەکان بتوانین کەرتی پەروەردە قوتابخانەکانی کردی پەروەردە ئەو پێداویستیانەی کە هەنا لە قوتابخانەکان باشتریان کرد. ئەی بۆ باڵەخانەی هەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە ئێستا بۆ نمونە پەروەردەی ڕەواندزیش لە نێو قوتابخانەیەکە ئێوەش لە کرێدانە بۆ ئەوەش هەوڵێک هەیە باڵەخانە دروست بکرێ. وڵی مەوزوعی باڵەخانە ئەوە ئیشی حکوومەتە بەڕاستی ینی حکوومەت و ئیدارە دەبی باڵەخانە لە بۆ موسساتەکان ینی دابین بکاتن بەڵام لای ئێمە باڵەخانەی ئێمە هەر چۆنێک بێت ینی پێمان گرنگ نییە پێمان گرنگە قوتابخانەکان بەڕاستی گرنجیان پێ بدرێتن و نۆژەم بکرێنەوە دروست بکرێن نەوەک باڵەخانەی پەروەردەکان ئەوە نەهجی ئێمەیە. باش مامۆستا خەریکە کۆتایی وەرزی یەکەم دێتن بڵێن بە تایبەتی بۆ بازنەی یەکەم کە ئەمڕۆ دووەم تاقیکردنەوەیان ئەنجام ئەدەن لە بەیانیەوە ئەوان دەچنە پشوەوە. ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ئامادەکاریتان کردو بۆ تاقیکردنەوەکان و بە کۆتا هاتنی وەرزی یەکەمی خوێندن؟ طبعاً هەروەکو ئاگادارن 19 و 2021 تاقیکردنەوەی بازنەی یەکەم دەستی پێکردیە ئەو ڕۆژی دووەمی تاقیکردنەوەکانە ئیشەڵا بەیانی ئاخر تاقیکردنەوە دەبێتن و ئەوان دەگەن داخلی پشوو دەبن. 3 تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم دەست پێ دەکاتن لەگەڵ پەروەردەکان لە سەرخەتین لەگەڵ بەڕێوەبەری سەرپەرشتیاری و سەرپەرشتیارە بەڕێزەکان لە سەرخەتین هەموو ئاسانکاریە کرایە هەموو حەزراتیە کرایە هەر بۆ معلوماتی شت تاقیکردنەوەی بەرایی پۆلی 12 ئەوە خەریکە ئیشەڵا لە مانجی دوو سەرەتاکانی سێ دەست پێ دەکاتن لۆیە هەموو ئامادەکاریەکمان کردیە لە بەشی کاروباری تەکنیکی ئەزمونونەکان و تاقیکردنەوەکان و ئامادەکاریەکانی هۆڵەکان هەر هەمویان کارەکان زۆر بەباشی دەڕات میشە. بۆ پۆلی 12 ساڵی ڕابردوو قوتابیەکتان نزیک بوو لەوەی کە یەکەمی سەر ئاستی هەرێمی کوردستان بێ بۆ ئەم ساڵ هەوڵتان داوە لەو قوتابخانانە ستافی چالاکتر سەرکەوتوتر دابدرێ بۆ ئەوەی قوتابیانی قۆناغی 12 ئەنجامی باشتر بەدەستبێنن؟ ئەزانی کاک محەممەد مەوزوعی طموح وڵا حەزمان لێ هەردە یەکەمەکانی سەر ئاستی هەرێم لە ئیداری سەر بەخۆی سۆران بیتن بەڵام یەک شت هەیە طبعا تاقیکردنەوەش زۆر جار شانسە ئەگەر ناخۆ بە 2-3 پوینت قوتابیەک لە قوتابخانەی ئێمە دەبووە یەکەمی سەر لە یەکەمەکانی سەر هەرێم لۆیە ئیشەڵا ئەو ساڵە هەموو هەوڵێکمان داوای لەگەڵ ئەو قوتابخانانەی کە وەکو بڵێن زۆر لۆدیان لەسەر یاخود قوتابی باشیان هەیە ستافی باشمان لە بۆیان دابین کردیا محاولەمان کردی هەموو ئاسانکاریەکان لۆ بکەین لۆ ئەوەی قوتابیەکانی ئێمە لە زمنی ئەوائیلەکانی هەرێم بن هەرچەندە قوتابخانەی باش و قوتابخانەیەکی ئەهلی و ئەوانە پەیوەەر نییە لۆ بوونی قوتابی بە یەکەمەکان و ڕابردوش خۆی شاهێدەوەکو دەڵێن قوتابی یەکەمەکان لە قوتابخانەیەک بووینە. گرفتی میلاک لە پەروەردەکان لە ناوەندەکانی خوێندن هەیە بوو بێتە بەربەست لە بەردەمی ئێوە و لە ڕاپەڕاندنی کارەکان؟ طبعا مۆزوعی میلاک پەروەردە بە گشتی میلاکی باشە یعنی وەکو میلاک بەڵام اختصاساتمان حکمە بەڕاستی ئەمن لە چەند دیمانەیەکی تریش ئاماژەم پێ کردیا ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران لە نزیکەی 12,000 میلاکمان هەیە 3 ئەندازیارمان هەیە 3
محامیمان هەیە ینی بەشی یاساییمان هەیە لۆیە اختصاصاتمان من ژمێریارمان لەوانەیە دوسێ دانەیەک ژمێریاربی لە 12,000 لۆیە ئەگەر اختصاسەکان گرنگی پێ بدرێتن لەمەوبەر ئەو بە عشوایی دامەزراندنی خەڵک نەبیتن وەکو وانەبێژ وەکو میلاک و هەر شۆنێک بیتن ئەوە دەتوانین زەبتی میلاکی خۆمان بکەین و ئیشەڵڵا لە هەوڵش داینە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان ئەمە بە زووترین کات تەنزیمی میلاکی خۆمان دەکەین کۆمەڵێک اختصاسات کمە ئێستا لەوانەیە مەجموعەیە قوتابخانە اختصاسی کیمیا و فیزیا و ئەحیایان پێویست بیتن ئەگەرنە اختصاسەکانی کوردی و عەرەبی و ئەوانە زۆر وەکو بڵێن پێویست نینە لە قوتابخانە مامۆستا بینە سەر ئەوەی کە کاری لیژنەی مامۆستایانی وانە بێژ بەچی گەیشتو ئەوە هەم داواکاریەکی زۆر بۆ ئێوە دێ هەمیش بۆ ئێمە وەکو زاری کرمانجی لیژنەیەکتان پێکهێنا پێداچنەوە بە ناوی وانە بێژان کراوە کارەکان بەکوێ گەیشتونە ئەزانی کاک محەممەد هەر دەمەوێتن لەڕێی جەنابیشتەوە ئەو ڕوونکردنەوەی بدەین طبعا مۆزوعی دانانی وانە بێژ بە پێی پێداویستی قوتابخانەکانە ینی وانە بێژ ئەوە نییە دەرفەت ڕەخساندن بێتن بۆ کۆمەڵێک وەکوم لە هاونیشتیمانی سنووری ئیداری سەر بەخۆی سۆران بەڕێوەبەرایەتی پەروەردە داوا لە بەڕێوەبەرایەتی گشتی دەکاتن ئەویش نووسراوەکەی بەرز دەکاتەوە بۆ وەزارەت کە هەر قوتابخانەی با بۆ نمونە بینینەوە شەید عەبدوڕەحمان پێویستی بە مامۆستایەکی بیرکاریە ئیتر پەروەردەکان ناوەکانیان لە بۆ ناردین ئەمە نردمانە وەزارەت لەگەڵ هەبوونی کۆمەڵێک تێبینی لەسەر ناوی وانە بێژەکان هەوڵماندا لیژنەیەک پێ بینین بۆ ئەوەی ئەو متمانەیە دروست بێتن لە نێوان هاوڵاتیانی خۆمان و ئەو مؤسساتانەی کە وەکو بڵێن ئیدارەکان بەڕێوە دەبن لیژنەیەکمان پێکینە لە تقریباً 12 نەفەرێک بوون بە اختصاساتی جیاجیا پێداچوونەوەیان کرد بە لیستی وانە بێژان طبعا لیستی وانە بێژان لیژنە پێداچوونەوەی کردیە چۆن وەرمانگرتی ئەوها نردیتمانە وەزارەت لە وەزارەتیش هەر هەمویان پێداچوونەوەیان پێدەکرێت طبعا حسب ئەو اختصاساتانەی کە دانراینە بۆ نمونە مامۆستایەکی کوردی لە قوتابخانەیەک دانرابیتن لە وەزارەت سیستەم هەیە ناوی قوتابخانەکە لێ دەدرێتن میلاکەکەی هەمووی دێتە سەر شاشە دیار دەکاتن چەند پۆلی هەیە چەند بەشەوانەی پێویستە ئایا پێویستی بەوانە بێژ هەیە یان نییە ئەوەی کە ئەمە نردیتمان لە وەزارەت هەر هەمویان چێک دەکرێنەوە ئیشەڵڵا هەوڵ دەدەین لەگەڵ وەزارەت لەسەر هێڵین بە نزیکترین کات وەکو بڵێن ناوی وانە بێژەکان بگەڕێت پێوەرەکانیشتان دیاری کردوە بۆ نمونە ساڵانی دەرچوو ڕەچاوەکرێ پسپۆڕیەکە زیاتر ئەفزەڵێت بۆ کوڕ و کچانی شەهیدە لەمەش طبعا دوای ئەوەی کە لیژنەکە پێکات بەندە دووجار لەگەڵ لیژنەکە کۆبوونەوەم کرد بە ڕسمی دوای لابەلاش لەگەڵیاندا دەنیشتێن و ڕێنماییمان پێدەدان هەرچەندە خۆیان وەکو بڵێن خەڵکی شارەزا و لە من پرۆفیشناڵتر بوون لە مۆزوعی ئەوەی ئەم ڕێنماییان پێ بدەم بەڵام هەروەکو عرفی ئیداری ئیتر ئەوها بوو ئەگەرنا ڕێزم هەیە لە بۆ هەر هەمویان زۆر بەجددی و بەدڵسۆزی ئیشی خۆیان کردن و زۆریشماندی بوون و شەو نخونیان کرد بەڵام مەوزوعی پێوەەر طبعا بیدایەت مەبدەئێک هەبوو لەسەر چەند پێوەرێک ئێمە ڕێکەتین پێوەرەکە منداڵی شەهید ساڵانی دەرچوون اختصاسەکە شوێنی جوغرافی ئەوانە هەر هەمویان پێوە نمرەی دەرچوونی کۆلیژ ئەوانە هەموو کرانە پێوەرێک سیڤیەکان هەموو وەرگیران هەموو لە پەروەردەکان هەر پەروەردەیەک بەجیا سیڤیەکان درانە لژنە طبعا لەوانەیە بەیانی دوو بەیانی خەڵکی گلەی بکاتن بڵێ باشە بۆ ناوی منی تێدانە ئەگەر سیڤی تەقدیم نەکرد بیتن حەقی گلەی نییە ئەمە ئیشمان لەسەر ئەو سیڤیانە کردیە کە لای ئێمە بووینە بەڕاستی ئەو سیڤیانەی کە لە پەروەردەی سۆران هەبووینە لە گشتی هەبووینە تایبەت بووینە بە پەروەردەی سۆران دایتمانە لژنە لە پەروەردەی سۆران ئیشی لەسەرکردینە بە پێی اختصاساتەکان و ڕواندز و چۆمان و مێرکە سۆرش بە هەمان شێوە بەڕاستی باواقعی من لەگەڵ یەکتری هەرچی پەیمانگای ڕەشکرایتەوە ینی پەیمانگاکان چکە لە ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە یەک شت هەیە دەڵێ کۆلیژی پەروەردە بۆیان هەیە ببنەوانە بێش ینی هەتا ئەو دوانە هەبی ئاداب بۆی نییە ببێتەوانە بێش کە نەبوو ئەوجا ئاداب دەبیتێ ئەوجا ئەگەر ئادابیش نەبوو کۆلیژی زانست دەبیتن ینی بەشی کارجێڕی و ئابووری پەیمانگاکان دەروونزانی کۆمەڵناسی ئەوان شوێنەوار هەر هەمویان ناوەکانیان لە قایمە نییە ئەمە ڕێنمایی وەزارەت ڕێنمایی وەزارەت مامۆستا ئەو ناوانەی کە بڵاو بوونەوە دواتر زۆرێک لە ناڕەزاییان لەسەر دروست بوو ئەمانە چۆن ئەو پێوەرانە کە باسکردن بۆ پێوەرانە دانەندرابوون ئەزانی کاک محەممەد مۆزوعی پێوەەر بۆ پێوەرانە دانرابوون بە ئەمە واقعی بین لەگەڵ یەکتری بەڵام منێکی هاوڵاتی سیڤیەکم تەقدیم کردیە لە بۆ بەڕێوەبەری پەروەردەی سۆران وتیتم کاکە ئەمن کۆلیژی پەروەردەی کوردیم تەواو کردیە طبعا
بەڕێوبەری پەروەردەی سۆران ئەو لژنەیە کە بەو کاری هەستایە ناتوانانی پێی بڵێ بڕۆ شەهادەی بینە بڕۆ ئەو شتانە بینە هەتا موافقەی نێتەوە لە وەزارەت بۆیە بەشێک لە سیڤیەکان لەگە ڕێزم ینی شتی هەڵی تێدا بوو نەفەری تێدا بوو دەرنەچوو بوو لە سیڤیش نووسی بووی ئەمە دەرچوویمان بەڕێوبەری پەروەردە خۆ ئەو خەڵکە هەمووی ناناسی ئەمن شاهدی لە بۆ بەڕێوبەری پەروەردەی سۆران دەدەم 3000 سیڤی لە لای مامۆستا حەسەن بوو ینی ئەتولانە 3000 وانە بێژ کە تەقدیمی کردیا هەموو ئەو خەڵکەی ناناسی ئیش لەسەر سیڤیەکان کرابوو بۆیە کۆمەڵێک تێبینی دروست بوون مەجموعە نەفرێک ناوی دەرنەچوو بوو مەجموعە نەفرێک هەر دەرسوانەی ما بۆ ساڵی داهاتوو لە سیڤیەکەی نووسی بووی دەرچووم بۆیە ئەوانە هەمویان پاکرانەوە بەڕاستی ئەوەی خوشک و برایەک لە ناو قائیمەکەی بووە دەرفەت درایتە یەکەچیان ئەوەی خێزان و بۆکو بڵێن هاوسەرەکەی بووە دەرفەت درایتە یەکەچیان محاولە کرایە زۆرترین خەڵک سوود لەو دەرفەتە وەربگرین بەڵام بە ئەوەش لە بۆ جەنابەت و هەموو بینەران و بیسەرانیش ڕۆم بیتن ئەگەر ئەو قائیمەیەش دەربچیتن دڵنیا بە دیسان تێبینی دیکە دروست دەبێتەوە چونکە ئەمە نزیکەی 3000-4000 وانە بێژمانەیە ئێستا ئەمە لە سۆران 200 نەفەر ڕەزامەندی هاتیتەوە 200 نەفەر خەریکەوە خەلاص دەبن ئینشاءڵڵا ئەو 2600-700 نەفەرەی کە دەمینتەوە ئەوان شەرگلەیی دەکەن ئێستا قائیمەی وانە بێژان لە ناو بازاری سۆران تەسلیمی هەر کەسێک بکەی بڵێ فەرمو کاکەوانە بێژەکان یان ئەو وانە بێژانێک کە تەقدیمێک بە خۆتان دای بنێن کۆمەڵی شتر گلەی دەکا بەڵام یەک تشت هەیە گرینگە زۆر عەدالەت هەبیتن بەڕاستی خەڵکەکە هەست بکاتن کە پێدا چوونەوەیەکی باش کرایە ئەوی تریش وەڵاهی هەموو خەڵکەکەمان پێ ڕازی ناکرێت ماوەساکارە ڕێژە و ژمارەی دەرچوان گەلێک زۆرە لای هەموو تاڕوونە ڕەنگ بێ ئەوەش هەموو بە وەزارەتی پەروەردە نەکرێ هەلێکی کار و یا دامەزراندنیان یا وەکووانە بێژیش بۆیان بڕەخسێنێتن جگە لەوەش ڕەنگ بێ ئێوە کەمترینتان پێ بووێت و زۆرترین فشاریشتان لەسەر هەبێتن ئێستا ئەگەر بە ڕوونتر پێم بڵێ لیستی ناوی وانە بێژان لە وەزارەتی پەروەردەیە بەڵێ کەی لە وەرزی دووەم ئەوانە دەست بەکارە بن ئینشاءڵڵا یعنی لیستی وانە بێژەکان لە پەروەردەیە و لە وەزارەت عەفو لە سەرەتای وەرزی دووەم دەست بە دەوام دەکەن و زۆری تاخیر بوو بەڕاستی یعنی زۆر تاخیر بوو چییە بەشێک اختصاساتمان هەیە ضروری بوو یعنی زوو خەلاص ببانە بەڵام سوپاس بۆ بەڕێوەبەری پەروەردەکان محاولە کرای لە بەشێکی زۆری قوتابخانەکان سەدیە و شەواغرانە بکرێت موچەی مامۆستانی وانە بێش بۆ مانجین و دابشکرا و مانجیدا هیچ هەوڵێک هەیە دابش بکرێ طبعا کاک محەممەد مەوزوعی وانە بێژ ئەمن هەموو جارێ لە چاوپێکەوتنەکانمان ینی ئاماژەم بەوەی کردیە من جیاوازی ناکەم لە بینی وانە بێژ و میلاک بەڕاستی بۆ لەبەر ئەوەی وانە بێژێک 24 حسەم بۆ دەڵێتەوە میلاکەکەش 24 حسەی لە بۆ دەڵێتەوە ینی ئەگەر پێویستە بەپێی ئەو بەشەوانانەی کە لە بۆی دادنێتن لۆیە مامۆستای وانە بێژ و مامۆستای میلاک لە کنە من و لە کن وەزارەتی پەروەردە و لە لای سەرۆکی حکوومەتش هەر هەمویان فەرمانبەرێکی ئەو حکوومەتەیە ئیشی خۆی دەکاتن و ئستحقاقی پارەکەی خۆی وەردەگریتن پارەی وانە بێژان دەمەوێت لای جەناب و لای بینەران و بیسەرانش ڕۆم بیتن تامان هیچ پەروەردەیەکی گشتی لەسەر ئاستی هەرێم هەر هەمووی لە زاخۆی هەتا خانەقین پێشی ئێمە پارەی وانە بێژان تەوزیع ناکاتن و نوێنەری وانە بێژان و وانە بێژانش ئەوەی باش دەزانن ئێستا لە هەوڵداین لە بۆ مانجیدا پارەی وانە بێژان ئیشەڵا ئەگەر سەرفکرا محاولە دەکەین بکەویتە پێش سەری ساڵ ینی نەگاتە سەری ساڵ پارەمان بێتە دەست موچەی وەزارەتەکان تەواو بیتن لە نزیکترین دەرفەت پارەی وانە بێژەکان دابش بکرێت باش ماوەستە دوا پرسیاری من لەسەر کردنەوەی پەروەردەی سیدەکان ئەویش دەمێکە دەنگۆ هەیە بکرێتەوە ئامادەکاریەکان دەستی پێ کردووە بە پێی پلانی ئێوە ئەو کردنەوەی ئەو بەڕێوەبەرایەتیە نوێ دەکەوێتە ساڵی نوێ وڵاهی تەوقیت ناتوانم بڵێم چ تەوقیتێک بەڵام بەندە بخۆی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ سەردانی تامان قەزای سیدەکانمان کرد لەگەڵ بەڕێز قایمەقام دانیشتنێکمان کرد سەردانی بینایەکەمان کرد بینایەکە تقریباً 50% تعمیراتەکەی ئەوەی پێویستی خارجی بوو لە ئەوەی لەبەر زستان تەواو بووە مەجموعەیەک نۆژەنکردنەوەی بۆ یاغ و سەقفسانەوی و گڵۆپ و شتانە مابوو ئەویش ئینشەڵڵا لەگەڵ کاکەلگۆرد لەسەر هێڵین ئەوانە تەواو بکرێن کە تەواو بوو ئیتر نووسراوەکە لە لای ئێمەیە بەرزی دەکەینەوە لە بۆ وەزارەت ئستحداز دەکرێتن کە ئستحداز کرا
ئەو وەختی داوای پاڵێوراو دەکەین لە بۆ بەڕێوەبەری پەروەردەکە و ئیشەڵا دەست بەکار بێت. سیڤی زۆرتان بۆ هاتووە کەس بۆ ئەو پۆستە؟ وەڵاهی مەوزوعی سیڤی هاتن هەتا ئێستا ینی هیچ کەسێک لە بۆ ئێمە نەهینایە لەوانەیە لە بۆ ئیدارە ڕۆیشتە من سیڤیەکان بەڵام بەدڵنیایەوە سیڤیەکان دێنە ئێرە نووسراویان بۆ دەکرێتن لە بۆ ئیداری سەربەخۆی سۆران لە ئیداری سەربەخۆی سۆران دەچنە وەزارەت لژنەیەکی هەیە مەوزوعی دانانی بەڕێوەبەری پەروەردەکان جێگەڕی بەڕێوەبەری گشتیەکان ئەوانە هەر هەمووی ئەو پێداچوونەوەی پێدەکاتن و بە فلتەرەکان و ئەوەی شایستە بوو ئەو دادەنێت ئینشاڵڵا. پرسیارەکانم بە کۆتا دێنم ئەگەر پەیامێکت هەبێ بۆ مامۆستایان و قوتابیان و کەسوکاریان لە ڕێگەی زاری کرمانجیەوە توانی ئاراستیان بکەیت. طبعاً دووبارە سوپاسی جەناب دەکەم کادریی دڵسۆزی پەروەردەی بەڕاستی من شانازی بە جەنابت و بە زاری کرمانجیشەوە هەر هەمووی دەکەم سوپاسیان دەکەم کە کار و چاڵاکیەکان وەکو خۆیان دەگەینن سوپاسی بەڕێوەبەری پەروەردەکانی خۆم سەرپەرشتیارە بەڕێزەکان کارمەندانی ناو هەموو بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەی سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگە سۆر و گشتیش دەکەم کە بەڕاستی دڵسۆزانە ئیشی خۆیان کردیە. سوپاسی مامەستا بەڕێزەکانی میلاک وانە بێژ دەکەم کە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران هەموو کارەکانی خۆیان کردیە و وەکو بڵێن کەم و کورتی لە ئیشەکانی خۆیان نەبووە. سوپاسی داک و بابی قوتابیەکان دەکەم کە زۆر هاوکارن لە کوتاییدا ئیشەڵڵا بتوانین کەرتی پەروەردە لە ئیداری سەربەخۆی سۆران بەرەو ئاقارێکی باشتردا ببین. هەمومان کەم و کورتیمان هەیە هەمووشمان کامل نین بەڵام یەک زۆر گرنگە لە ئیدارەدان باشیەکانت زیاتر بن لەوانەی کە کەم و کورتین ئیشەڵڵا وڵاتمان هەر ئاوەدان دەبێتن و ئاڵای کوردستان شەکاوە دەبێت. دەستان خۆش بێ مامۆستا ئەو ڕەزامەندی جارێکی تر بەبیر بینەران بێنینەوە کە ئەمە لیست و دەرخستەی قوتابخانەکانی خۆڵ و کابینێ لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران کەەوە ڕەزامەندی بۆ هاتۆتەوە هەم بۆ نۆژەنکردنەوە هەم بۆ دروستکردنی قوتابخانە لە قوتابخانەی سێپۆلی هەروە قوتابخانەی شەشپۆلی چارەسەرکردنی ئەو کەم و کورتیانە ساڵێک بەسەرکردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆرانیشتی ئەپەڕێ کۆمەڵێک دەستکەوتە بووە لە بواری پەروەردە ئەوەی گرنگە کە خواست و داواکاری خەڵک و قوتابخانەکانە نۆژەنکردنەوە و دروستکردنی قوتابخانەکان بۆ ئەوەی ئەو بارغی و لۆدەی لەسەر پۆل و قوتابخانەکان هەیە بە تایبەتی لە سنتەری قەزای ناوەندی سۆران کەمتر بکرێتەوە. ئەمە دیدارێک بوو لەگەڵ مامۆستا ئەکارا ئێلیشا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران تا لە دیدارێکی نوێ پێتانە گەینەوە کاتێکی شات.